ولی تماشاوانێژا دیروکێدا کەرکک عمق و کۆراتکە استراتیجا باشووری کوردستانê bûye ji ber hin jî li Kerkûkê berdewam dijberên Kurdan li Kurdandan e lêwa cihê serincê duh te dît piştî 5-6 rojan alîgirên hejda şaibî rêya sereke Kerkûk Hewlêrê girtibû bi 10,000 xelîk bêzar kiribû rewşan perîşan kiribû hîç karvedana hêzên emnî û ew manzûma dîfaîya Iraqê ku bi hemû yekên xwe yên çekdar ve li Kerkûkê heye bersiva nebûye tenane diparastin digel wan red qisîn dest egala xwe vedgirtin lê dema hin gencên Kurdan ji bo ku Efrêkê bête vekirin rewşa wan asayî bibe te dît roprû hêzên emnî bîne hêzên emnî roprûyan bûn bi golayan bi fîşekan bêguman ew şehîd kirin ev şehîdê jî xelkê kasibkar in alîgerên partiyên siyasî bi tevahî ne lêwa ku cihê serincê karvedana beşeke aliyên siyasiyên Kurdistanî karvedaneke şerminane karvedane ku berûvajiya berjewendiyên xelkê berûvajiya xelkê Kerkûkê bûye bi taybetî berûvajiya îrada bihêza bi nehatiya xurtên Rehîm Awa û Şorîce û Kerkûkê bûye heta ragihandinênan dema ku xwîna Kurdan li ser erdê dihata ritin ewan behsê tepapê û tiştê din kir her haya wan ji çi nebûye mêş mêvanê wan nebûye Gafur Mexmûrî ew sekreterê giştî Yekîtiya Netewîya Kurdistanê na li stûdiyê mêvanê min e Kayîk Gafur tu bi xêr hatî zor spas êdî li Kerkûkê tu çi nêzîk ve rewşa Kerkûkê dişopînî ew tabûliyê duh te dîtî gelo ew çi nîşan dide زۆر سپاس سەبارەت بە ڕەوشی کەرکووک و ئەو ڕووداوانەی کە دوێنێ ڕوویاندا بە باوەڕی من هەمووی دەرهاوێشتەی ڕووداوەکانی پێشووتری 16 ئۆکتۆبەرن ئەوە خاڵێکی دیکەش هەمووی دەگەڕێتەوە بۆ ئەو ئیداری کە ئێستا لە کەرکووکە کە بە قەنەعەتی مە ئیدارەیەکی خۆسەپێنە فەرز کراوەتە سەر خەڵکی کەرکووک ئیدارەیە کە لەلایەن خەڵکی کەرکووکەوە مەقبول نییە و دروستبوونی ئەو کێشانەش دەگەڕێتەوە بۆ ئەو ئیداری کە لەوێ هەیە ئەوان ڕێگە خۆشکەر بوون کە ڕێگەی نێوان هەولێر و کەرکووک بگیرێ ئەوەی یەک لە هەمان کاتدا ڕێیان بە میلیشیاکانی عەشدی شەعبیدا بە بەرجی مەدەنی وەکو خۆپیشاندەر بێنە سەر ڕێگەکان و خێمە دابنێن بۆی بەردەوام بن ئەوە هەر هەمووی دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە لە ماوەی ڕابردوو حکوومەتی عێراق پابەند نەبوو بەو ڕێکەوتنانەی کە لەگە هەرێمی کوردستانی کرد بەو مادە دەستوریانەی کە سەبارەت بە ڕەوشی کەرکووک لە ناو دەستوری عێراقی جێگیر کران مادەی 140 و پێشترش مادەی 58 لە یاسای بەڕێوەبردننی کاتی عێراق کە تایبەتە بە ئاساییکردنەوەی ڕەوشی کەرکووک یەک لە قۆناغەکان نەچوونە پێش و ئەو مادانە جێبەجێ نەکرن نە مادەی 140 نە مادەی 58 پێشووتریش کە گۆزراوە دەستور بۆ 140 ئەوە وای کە ڕەوشەکە وا بمێنێ ئەوەی یەک دووش ئەگەر تێبینی بکەی لە ماوەی ڕابردوو حکوومەتە یەک لە دوایەکانی عێراق لە 2013 لە جەعفەریەوە بیگرە تا سوودانی هەر هەمویان کۆمەڵێک ڕێکەوتنیان لەگەر خەڵکی کوردستان هەیە لەگەر حکوومەتی کوردستان هەیە بەڵام ئەو ڕێکەوتنامەیە هیچی جێبەجێ نەکراوە بەغدا بەردەوام لە کاتی بێهێزیدا هانا بۆ کوردستان دێنیتن و ئامادەیە بۆ هەموو شتێک کە ڕێکەوتن لە کوردستان بکە بەڵام کە دەگاتە مەرامی خۆی لە هەموو بەڵێنەکان پاشگەز دەبێتەوە و دوا ئەزممویشمان تەماشا بکە لەگەر سوودانی ئێستا کە سوودانی بە حیساب ئێمە پێمان کەسێکی باشتر لەوانی دیکە وە کوردیش بە لایەنێکی سەرچێ لە پێکردنی حکوومەتی عێراقی بەڵام ئەو ڕێکەوتنامانەی کە کراون هیچی جێبەجێ نەکران هەتا ئێستا وەکو خۆی ماوەتەوە و ڕەوشی کەرکووکیش ئەگەر لە ناوخۆی کوردستان ئەو دووبەرەچێ نەبا ئێمە یەک دەست باین هاوکار باین یەک ریز باین لە ڕابردووداوە لە ئێستادا باوەڕ ناکەم عەرەبی هاوردەی بەلکای غەفور دواترێکی باسی لای کوردستانیەکانی شەکەین ئیزدیواجەی هەڵوەستیانە لەسەر ڕەوشی کەرکووک بەڵام پێت وایە فعلەن عێراق ئێستا بەهێزە حکوومەتی عێراق بەهێزە لایەنەکانی ئیدارە کرد ئەوانەی ئیدارە عێراقەکان بەهێزن ئێستا بەپێی راپۆرتێکی نێودەوڵەتی کە متابعەم کرد عێراق لە ڕێکوە ئاڵێ عێراق لە بەردەم داڕوخانێکی سیاسی مەترسیداردایە ناکۆکی بە تایبەتی چارچەوەی هەوانگی ناکۆکی سیاسیان هەیە ئابوووریان هەیە قۆڕکاری بێگومان داهاتی عێراقیان هەیە یعنی پێت وایە فعلەن حکوومەتێکی ئەوەندە بەهێزی جێگیر هەیە کە بێمنەت بێ ئەوە بکە حکوومەتی عێراق بەهێز نییە ئەوان خۆیان بەهێز دەبین من لە قسەکان گوتم کە دەگەنە مەرامی خۆیان بەهێز دەبینن لە بەڵێنەکان پاشگەز دەبنەوە بەرامبەر کوردستان بە قەنەعەتی من ئێستا حکوومەتی عێراق بەهێز نییە حکوومەتی عێراق حکوومەتێکی بێ سیادەیە حکوومەتی عێراق لەسەر خاچی عێراق سەیتەرەی نییە لەسەر ئاسمانی عێراق سەیتەرەی نییە لەسەر ئاوی عێراق سەیتەرەی نییە حکوومەتی عێراق ئێستا کە گەتێبینی بکەین دەتوانین وها تەصنیف بکەین کە حکوومەتێکە هەموو ئەرز و ئاو
ئاسمانی کراوەیە بەرامبەر هەموو خەڵکێک ئەوە دەبینی ڕۆژانە فڕۆکەی هاوپەیمانان درۆنەکانی تورکیا فڕۆکەی تورکیا تۆپبارانی سەرخاشی عێراق دەکەن ئەو چوارچێوە دەستوری عێراق دەرم نەخشەی داتاشراوی عێراق کە بەوەستم ئەوەیە عێراقی هەڵوێستێکی نییە ئاوەکانی کەندا و بەشی عێراق اختراق دەکرێت عێراق هەڵوێستی نییە سنوورەکانی لەگەر سووریا سنوورەکانی لەگەر ئوردن سنوورەکانی لەگەر ئێران لەگەر تورکیا پارێزراونین تەسەلولات زۆرە لە هەردوولا بۆیە دەتوانین بڵێن حکوومەتی عێراقی حکوومەتێکی بێسیادەیە بەڵام بەرامبەر کورد هەمان ئەو نەهجە شۆڤینیان هەیە کە حکوومەتی بەعس هەی بووە ئەمن حکوومەتی ئێستای عێراق لەگەر حکوومەتی بەعس حکوومەتی لە جەعفەریەوە تا ئێستا هیچ فەرقیان نەبووە لە ڕوانگەی تێڕوانینەوە بۆ پرسی کورد هەمان عەقڵیەتیان هەبووە کێشەی ئێمە لە عێراق لەگەر کەسایەتیەکان نییە لەگەر ئەو عەقڵیەتەیە کە ئیدارەی عێراق باشە کاکی غەفور کێشەکان ئەوە پرسێکی گرنگە باشە بۆ ئەو عەقڵیەتە ناگۆڕێ لە کاتێکە خویان لەو شێوە ئیدارەکردن لەگەل مەلەفی کورد سەرکەوتو نەبوون لە عەبدولکەریم قاسمەوە لە سەدامەوە ئەوە لەمانەشە و ئێستا کورد لە پێگەی زۆر بەهێزی خۆیدا لە عیلاقاتی نێودەوڵەتی لە بوونی جوگرافیا کە بووی بەدەستی خۆیەتی لە هەمان کاتدا هێزێکی بقوت هەیە کە هێزی پێشمەرگەیە کە دژە تیرۆرە ئەو منزومە دیفاعیەکە لە کوردستان هەیە هەنیاوە بوونە گەهنا و قەنەعەتە کە ناتوانن حتا لەسەرەوە کە کێشەی کورد وەکو کێشەیەکی ئەساسی چارەسەر نەکراوە سەری خۆیان خواردەوە حکوومەکانی پێشتر کێشەکە دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەو مەسلێ باگراوندێکی مێژووی هەیە لە ئەمەویەکانەوە تەمەشا بکەتەوە کاتی خۆی ئەمەویەکان هاوڵاتی غەیرە عەرەبیان بە موالی ناو دەبرد یعنی مواتنی دەرەجە دوو هاوڵاتی دەرەجە دوو تا ئێستاکە ئەوان سەرچاوی فکری وان ئایدۆلۆژیای وان لەو عەقڵیەتەوە سەرچاوی گرتووە لەو کانیە خواردوێنێتەوە تا ئێستاکە بۆیە زۆر زەحمەتە و عەقڵیەتە بگۆڕێ ساکۆلۆژیاتی عەرەب وایە تەنیا خۆی دەبینێتن لەو کاتەی پێویستی پێێتە ئامادەیە بێ هەموو شتێکت بۆ بکاتن بەڵام کە دەستیشی ڕۆی بە هەموو شێوەیەک دشتە من ئێستا کە باشتێکی ئاسان پێ بڵێم ئێمە لە کوردستان ئەگە تەمەشا بکەین کاتی خۆی چێ جێبەجێکاری سیاسەتەکانی ڕژێمی بەعس بوو شارەی عێراقی ئێستاکە چێ جێبەجێکاری سیاستەکانی حکوومەتی بەغدا لەو کاتە بەرامبەر کورد شارەی عێراقیە ینی حەز دە فێڵ لە خۆمان نەکەین بەشی هەرە زۆری عەرەب ئەوە تێڕوانیتی بەرامبەر پرسی کورد ینی چارەسەریمە ئەوەیە کە ئەمە لە ناوخۆی خۆمان بڕیاری خۆمان بدەین یەک ڕیز بین بتوانین بەر لەو هەڕەشانەی عێراق بگرین تا ئێمە لاو چوارچێوە داتاشراوی عێراق بمێنینەوە ڕەوشی ئێمە هەروە دەبێت ئەو یاری مشک و پشیلەیە هەر وا دەبێتن لەبەرەوەی بەڕاستی لە حکوومەتە یەک لە دوایەکانی عێراق لە ڕۆژی دامەزەنەوە تا ئێستاکە هەمووی دژی کورد بووە هیچ حکوومەتێک نەهاتووە کە هاوکار بێ لەگە کورد پرسی کورد چارەسەر بکە تۆ تەمەشا بکە لە سەردەمی مەلەکێت کە عێراق دامەزراوە کورد ڕۆڵێکی کارەی هەبە لە دامەزراندنی عێراق بەڵام ئەگەر تێبینی بکەیت لە ماوەیەکی کەم گوند و شارەکانی کوردستان تۆپباران کراون و شۆڕشەکانی بارزان سەریان هەڵداون ئەوە خاڵێک دواتر لە حەد جەمهوری کە عەبدولکەریم قاسم ئینقیلابی کرد لە 1958 لە 1959 بارزانی نەمر گەڕاوە بە نیەتێکی ساف بۆی عێراقێکی دیکە دروست بێ و لە دەستوری کاتی عێراق ئەو کاتیش نووسرا کورد و عەرەب هەردووک هاوبەشن لەو نیشتیمانەدا بەڵام تەمەشا دەکەی لە ماوەی 3 ساڵ کە قاسم گەڕاوە ناو مەحافلی عەرەبی و دووەلی لە بەڵێنەکانی پاشگەز بووە ئەو بوو شۆڕشی ئەیلول بە ڕێبەرایەتی بارزانی نەمر بەرپا بوو بەعسیەکان لە 63 کە ئینقیلابی یەکەمیان کرد داوای مفاوەزاتیان کرد لە کورد کە سەرەتای هاتنە سەرکاریان بوو دیسان کورد داخلی مفاوەزات لە نەتیجەدا انشقاق کردبوونیان لە قیادەی سیاسی کوردستان دروست کرد ئەوە مەرحەلەیەشتر لە 68 من زۆر دوور ناڕۆم لە 68 بەعز کە ئینقیلابی کرد لە 7 تەمووز جارش کە داوای مفاوەزاتی لە کورد کرد کورد داخلی مفاوەزات بوو ڕێبەرایەتی شۆڕش داخلی مفاوەزات بوو ئەو کات ئەگە بزان خۆیان دەچوون بۆ ناوچە ئازادکراوەکانی کوردستان سەدام حوسێن خۆی دەچوو بۆ لای بارزانی نەمر بۆ دیالۆگ ڕئیس وەزەرا دەچوو بەو شێوەیە لە ماوەی هەفتە هەتا 74 ئەوە بوو کوردستان ئارامیەکی بەخۆ بینی ڕێکەوتنامەی 11 ئازار لە هەفتا ئیمزا کرا کە ئەو بەڵگەنامەیەکی مێژووی ئەگەر ڕخسەتم بدەیت بەس بە کورتی بۆت باس بکەم بەڵام لە هەفتە هەتا 74 کە بەعس خۆی بەهێز دیتەوە گەڕاونەوە مەحافلی دووەلی دیسان لە هەموو بەڵێنەکان پاشگەز بووە ئەو بوو نسکۆی شۆڕشی ئەیلول
هەمومان بینی کارەساتەکە چۆن بەسەر ملەت دەکات. دواتر دیسان لە شەڕی عێراق و ئێران تۆ تێبینی بکە لە 83 کە تەوازنی هێز گۆڕا و ئێران زۆر ناوچەی کرد داوای مفاوەزاتی کرد یەکێتی داخلی مفاوەزات بوو لەگەڵ حکوومەتی عێراقی 83 دیسان کە باڵانسی هێز گۆڕا لە بەرژەوەندی عێراق لە هەموو بەڵێنەکانی پاشگەز بووە لە 88 کە شەڕ ڕاوەستا هێرشی کردە سەر کوردستان هەرچی گوندی کوردستان بوو تێچیدا زیاتر لە ڕوبع میلیۆنانی چارەگە میلیۆنێک ئینسانی کوردی زیندە بە چاڵ کرد. ئێستا لە 2003 کە ئێمە ڕوومان لە بەغدا کرد بۆ ئەوەی سەر لە نوێ بە هەناسەیەشی دیکە لەگەڵ لایەنە عێراقیەکان عێراق دروست بێتەوە ئێمەش مافمان پارێزرا بێ لە عێراق دەستور نووسراوە کۆمەڵێک مافی باش لە دەستور جێبەجێ کرا جێبەجێ نەکرا دەستور جێبەجێ نەکرێتەکان جێبەجێ نەکرێت یاساکان جێبەجێ نەکرێت ئێمە باسی ڕەوشی هەنووکیەکەین هەڵویستی کوردەکان هەڵویستی لایەنە سیاسی کوردستانیەکان دەرحەق ئەو ڕەوشە بوو نمونە لە کەرکووک دەگوزارێ یعنی دوێنێ ئیزدیواجێتێک هەبوو بچوونی جودا هەبوو تۆمەتبارکردنی یەکتر هەبوو حتا لە ڕووی ئیعلامیشەوە بۆ نمونە ڕاگەاندنە بوو پێشتر لە 16 ئۆکتۆبەرە بووبوونە دەمڕاستی حەشدی شعبی ئەوە دێن و هەولێر دەگرن نظامچیەکەن دوێنێ هەرمێش میوانیان نەبوو هەنی ئەم تەعاملکردنە ئەو بەیاننامە دووفاقیانە دەرکردن لەسەر ڕەوشی کەرکووی کە خوێنی گەنجی کورد لەوێ دەڕژێ بە تێکدەر بەناو دەکرێت هەندێک لایەنی سیاسی و هەندێک بەرپرسی کەرکووک ئەمە چۆن لێک دەدەیتەوە ئێمە بەڕاستی وەکو خەڵکی کوردستان وەکو لایەنە سیاسیەکانی کوردستان پێویستە هەندێک مەسائلی نەتەوەی نیشتیمانی هەیە ئەوە هێڵی سۆر بێتە جاوزی نەکەین کەرکووک بەنسبەت ئێمە وەکو یەکێتی نەتەوەی دیموکراتی کوردستان پرسەکی نەتەوەی نیشتیمانیە پرسەکی حزبی نییە لایەنە سیاسیەکانی کوردستان بەداخۆ ئێستا کە تێبینی بکەی لێک دوورن ناوەندی سیاسی کوردستان پەرش و بڵاوە ئەو پەرش و بڵاوێ وەی کردووە ئەو ناکۆچیانە زیاتر قوڵ ببنەوە لایەنە سیاسیەکان کەمتر یەکتر دەبینن ڕاوێژی سیاسی لە کوردستان نەماوە ئەوەش ئێمەی بۆ ڕۆژگارە گەیاندووە و ئەو دووفاقی کە دوێنێ لە کەرکووک بینیم بەڕاستی ئاماژەیەکی مەترسیدارە بۆ داهاتوو یەکریزی گەلی کوردستان داهاتوو یەکریزی و یەکدەنجی لایەنە سیاسیەکانی کوردستانیش مەسەلەی کەرکووک هەر کەسێک بێ لە ڕوانگەیەکی حزبیەوە تەماشای بکە لە ڕوانگەیەکی حزبیەوە لێدوانی لەسەر بداتن بە قەناعەتی من ئەوە زوڵم لە خۆی دەکات زوڵم لە ملەتەکە دەکات زوڵم لە پرسی کەرکووکیش دەکاتن دوێنێ زۆر لێدوانی نابەرپرسانەمان بینی مەسەلەن ئەو خۆپیشاندەرانە کە هاتنە سەر جادە بۆ ئەوە بوو کە ڕێگەی کەرکووک بکرێتەوە بۆ ئەوە بوو کە بگەڕنەوە سەرکار و کەسابەتی خۆیان مافەچی مەدەنی خۆیان داوا دەکرد بە شێوەیەکی زۆر هێمنانە بوو هەر کەسێک کە بەجێرە شێوێنیان بزانی بە کەسێکی نابەرپرسە بەڕاستی کەسێکە بە قەناعەتی من ئاش لە ئاو لە ئاشی دوژمن دەکاتن دەکەوێتەوە زمنی ئەو سیاسەتەی حەشدی شعبی کە دەیەوێ وەزعەکە زیاتر ئالۆز بکات لە کەرکووک بۆیە هەر لایەنێکی سیاسی کوردستانی کە بەو شێوەی هەرسوکەوت بکاتن بە قەناعەتی من نابەرپرسانە هەرسوکەوت دەکاتن ناکوردستانیانە هەرسوکەوت دەکاتن بۆیە پێویستە ئێمە هەمومان کەرکووک وەکو پرسیش نەتەوەی نیشتیمانی تەماشا بکەین لە ڕوانگەیەش نەتەوەی نیشتیمانیش تەماشای کەرکووک بکەین کە دەچینە کەرکووک پێویستە جلی تەنجی حزبایەتی بخەینە لایەک جلی کوردایەتی بپۆشین لەبەر ئەوەی کە زوڵم لەو خەڵکە دەکرێت وەک کورد زوڵم لەو خەڵکە دەکرێت ئەگەر تێبینی بکەیت دوێنێ بەشێک لە عەشائیری عەرەبی خۆیان ئامادە دەکرد بێن بۆ کەرکووک کە بێن بۆ کەرکووک چی دەکەن ماڵی کورد تاڵان دەکەن ناچن ماڵی عەرەب تاڵان بکەن ناپرسن ئەوە یەکێتی یان پارتی یان شوعیە یان یەکگرتووان یەکێتی نەتەوەییە نە دەرێ ئەوە کوردە دەیەوێ بیکوژێتن وەک کورد دەیکوژێتن کەواتە پرسی ئێمە پرسێکی نەتەوەی نیشتیمانیە پرسێکی حزبی نییە بۆیە ئێمە دەبێ هەموو لایەنە سیاسیەکان بە یەک ساو تەماشای پرسی کەرکووک غەفوور حتا دوێنێ بوو نمونە ئەو لایەنگرانی حەشدی شعبی لە بەردەم ئەنجومەنی سەرکردایەتی پارتی کە ئێستا کردوونەتە بارەگە ئۆپەراسیۆنە هاوبەشەکان ئەنی دوێنێ چەکیان پێ بوو بە چەک هەڵا پەڕین ئەوە 5-6 ڕۆژ بوو لەوێ بە کەیفی خانچەکان پێ بوو پارێزگاری لێ دەکرا ڕێگەی سەرەکی هەولێر کەرکووکیان داخستە بوو هیچ کاردانەوەی هێز ئەمنیەکان نەبوو بەڵام کە چەند گەنجێکی کورد کاسبکارێکی کوردی بەتەمەن مجرد ئاڵای کوردستانی بەدەستەوە بوو حتا ئاڵین بە نیشانشکێن پێکاوە شەهید کراوە 4 کورد شەهید کراون گەنج و بەتەمەنەکان 14 بریندار کراون باشە ئەم تەعاملی هێز ئەمنیەکان لەگەڵ خۆ پیشاندارە کوردەکان و لەگەڵ عەرەبەکان چون لێکە دەیتەوە پێویستە چون ئەمە خوێندنەوە بکرێت من سەرەتاوە گوتم ئەو ئیدارەی کە لە کەرکووکە ئەو هۆکاری دروستبوونی ئەو کێشانەیە ئیدارەیەکی خۆسەپێنە فەرز کراوەتە سەر ئەکرد ئەم عەقلیەتە بەو شێوە تەعاملکردن لایەنە کوردستانیەکان یەکتر تۆمەتبار بکەن لایەنگیری فڵان حەزب دەستی فڵان حەزب هەر لایەنێکی کوردستانی
بێ تۆمەتباری لایەنیشتر بکە و لە کەرکووک بێ دەکەوێتە خانەی بەرپرسانی کەرکووک کە ئێستا لەو قۆناغەدا فەرز کراونتە سەر خەڵکە کە بە تایبەت پارێزگاری ئێستای کەرکووک کەسێکی شۆڤێنی کەسێکی دژە کووردە تۆرە سیرکە چەند ڕۆژە ڕێگە گیراوە چەند ڕۆژە خیوەتیان هەرداوە تاوەکو چەند کەسێک شەهید نەبوو خیوەتەکانیان ڕانەکرد هەڵیان نەگرت بۆیە بە قەنەعەتی من ئەوەی کە تێبین دەکرێتن ئەوەیە کە ئێمە بتوانین لە ڕێگەی هاوپەیمانان و لە ڕێگەی نێتەوەی گرتووەکان داوای ئەوە بکەین کە ئیدارەیەکی هاوبەشی کوردستانی هەبێتن تۆ سیرکە پارتی دیموکراتی کوردستان ئێستا لەو قۆناغە دەوێت بارەگای خۆی بات کە مافێکی ڕەوای خۆتی وەک هەر لایەنێکی سیاسی بە پێی ڕێککەوتنامەی نێوان کرد لە سیاسیەکان ئازادن ڕەوشی بارەگاکان لە تکرید لە مووسڵ لە دیالە لە کەرکووک ئاسایی بکرێنەوە هەموو لایەنە سیاسەکان ئەو ڕێککەوتنامە ئیمزا کردووە جێبەجێ ناکرێتن من تەواو ئەوەی یەک دووش ئەوەی کە تێبینی دەکرێت ئێستا لەو قۆناغەدا کە تیرەکان ئاراستەی پارتی دەکرێن بۆ ئاراستەی پارتی دەکرێن پارتی تا ئێستاکەش متمەسیکە بە مەبادی نەتەوەی و نیشتیمانی متمەسیکە بە پرسە نەتەوەی نیشتیمانیەکان وەکو داکۆچی کاری پرسی کورد داکۆچی کاری سەرەکی سیر دەکرێتن لە ڕوانگەی شۆڤێنیەتی عەرەبی ئەگەر توانیان سەیترە لەسەر پارتی بکەن قەزا لەسەر پارتی بکەن کەواتە قەزایان لەسەر پرسی غەفورلایەنەکانی تری کوردستانی وەکو تو ئەو سەرنجە واقعی منطقیان نییە لەسەر پارتی نەتیجەی ململانەی حیزبایەتی بەرژەوەندی حیزبایەتی وای کردووە کە ڕوانی نیشتیکان هەبێتن بەڵام ئەگەر لە ڕوانگەیش نەتەوەی نیشتیمانی تەماشا بکەی لایەنە شۆڤێنیەکان زیاتر هێرشەکان لەسەر پارتیە ئەوە هەمووی دەگەڕێتەوە بۆی کە پارتی تا ئێستاکەش دەستبەرداری پرەنسیپە نەتەوەی نیشتیمانیەکان نەبووە بۆیە پارتی دیموکراتی کوردستان لە ڕوانگەی ئەوان سەنگەری قایمی بەرگریکردن لە کێشەی ڕەوای نەتەوەی نیشتیمانی خەڵکی کوردستانە بۆیە هێرشەکان ڕوبەڕووی پارتیە بەڵام لایەنی دیکە لە کوردستان بە شێوەیەکی ساناتر بۆتە بەشێک لە ئەجێندای حکوومەتی عێراقی هەمووشمان دەزانین حکوومەتی عێراقی خاوەن بڕیاری سیاسی خۆی نییە لە دەرەوەی سنوورەوە عێراقیان هەندێک کە دەسڕۆیشتونە لە عێراق بۆ دروستکردنی زعزع و مەشاکل حکوومەتی عێراقی ئەمن بە ئەوە ڕوونکەمەوە زیاتر حکوومەتی عێراقی حکوومەتێکی نیشتیمانی نییە حکوومەتی عێراقی بە شێوەیەکی گشتی کە کوردیش ئێستا تێدایە کۆمەڵێک فەرمانبەری وڵاتانی دیکەن ئیدارەی عێراق دەکەن بەشێکن لە ئەجندەی وڵاتانی دیکە کە ئێستا ئیدارەی عێراق بە تایبەت وڵاتانی دەوروبەر ئێمە هەموو ئەوە باش دەزانین هەر لایەنێکی سیاسیش کە زیاتر نزیکی عێراق تێکەڵی ئەجێندای ئەو وڵاتە ناوەند ئەوە کێشەکانی ئێمەیە لە عێراق بڕیاری عێراق لە دەست حکوومەتی عێراقیدا نیە بەڕێز غەفور مەخموونی سکرتێری گشتی یەکێتیان نەتەوەیی دیموکراتە کوردستانی لە ستودیۆ میوانێن بوو گەلەی سوپاس کایگا زۆر سپاس